ئەمە ئێستا لە یەکێک لە گرنگترین گردە شوێنەوارەکان دەشت ناوکوڕین، ئەویش گردی ئاسنگرانە. دوای سەردەم بەستەڵەک گۆڕانکاری گەورە لە ژیان مرۆڤایەتی بەگشتی ڕوویدا. ئەویش خەڵک لە خڕکردن، خواردن و ڕاوکردن ئەنتیقالیەکی گەورە لە ژیانیان ڕوویدا، ئەویش کە دەستیان کرد بە ئاژەڵ بە خودانکردن و کشتتوکاڵکردن و هەروەها دواتراش گوند کشتتوکاڵیان دروست کرد. و هەروەها دەشت ناوکوڕش یەکێک لە بژاردە گرنگەکان خەڵک بیە کە لەی دەشتەدا بێنە ئەی دەشتە و گوند کشتتوکاڵی دروست بکەن و لە چیاکانەوە کۆچیان کردیە بۆ ئەی دەشتە و لێرە گوند کشتتوکاڵیان دروست کردەوە و چەندین گوند کشتتوکاڵیان لەی دەشتەدا دروست کردیە. لەم چەند ساڵەی دواییە شوێنەوارناسان زۆر گرنگیان بەی ناوچەیەداگا، بەی دەشتەداگا و دەستیان کردیە بە هەڵکۆڵین شوێنەواری. هەروەها لە گرد ئاسنگران لە ساڵ 2024 بۆ ماوەی 3 مانگ هەڵکۆڵین شوێنەواری لێکریاگا کە تیمی ناوخۆیی و تیمی ئیتاڵی بەیەکەوە هەڵکۆڵین شوێنەواریان لێکردێ بۆ ماوەی 3 مانگ و چەندین شوێنەوار گرنگیان لەی گردە دیتگەوە کە مێژویان بۆ هەزاران ساڵ دەگەڕێتەوە و چەندین چین شوێنەواریان دیتگەوە کە چینەکان کۆنترینیان بۆ سەردەمی نوحاسی دەگەڕێتەوە کە 6500 ساڵ پێش ئیستە دەکاتن. هەروەها لە ئەنجام ئەو هەڵکۆڵینە شوێنەواریانە شوێنەوارناسان بینایەکی لاکێشەیان دیتگەوە کە هاوشێوەی کۆشکی ئەی سەردەمە بیگە، هاوشێوەی دیوەخان ئەی سەردەمەی ئاغا و موختارەکان ئەی سەردەمە بیگە کە دیوارەکانی زۆر پان و بەرین بیگە کە جێگای نزیکەی 100 زەلام تێدا بیگەوە و هەروەها لە بن ئەی بینایەک تریانش دیتگەوە پێدەگوترێتن بینایەی سپی کە ئەوە کەونترە لە بینایی لاکێشە. هەروەها چەندین قەبریان دیتگەوە، قەبرەکانیش کە هی مندالێک بیگە کە لە ناو گۆزەیە، ئەی شێواز ناشتنەش کە هی سەردەمی پێش مێژووە کە مندال لە ناو گۆزە و قەبر لە ناو گۆزەیە دەگەڕێتەوە بۆ سەردەم پێش مێژووە کە هاوشێوەی لە ناوچەکانی تری میسۆپۆتامێدا نمونەی زۆر دیتریاگەوە لە ناوچەکان ترە و هەروەها چەندین قەبر تریان دیتگەوە ئەی گردا کە هەم حەیوان و هەم خاون حەیوانیش لە ناو یەک قەبر دیتریاگەوە کە ئەیش نمونەیەکی زۆر دەگمەنە، هاوشێوەی زۆر دەگمەنە لە عێراق و لە دەوروبەری عێراقیشە کە حەیوان لەگەڵ خودانەکەی لە ناو یەک قەبرە بدیترێتەوە کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوە کە ئەی خودان قەبرە بڕوای بە زیندووبوونەوەی دوای مردن هەبیگە و ویستیگی کە پاش مردنی کە وەختێ ساغ دەبتەوە حەز دەکاتن ئەو ئاژەڵ و مالاتانەی خۆی لەگەڵ خۆیە دووبارە ساغ ببنەوە و ژیان لەگەڵ ئەوانە بەسەر بباتن لە دنیایەکترا. ئەش گەورەترین وەفا دەردەخاتن بەرامبەر بە ئاژەڵ کە ئاژەڵ دۆست دیگەن. و هەروەها لە گرد ئاسنگرانە سەرەتەشیان دیتگەوە کە سەرەتەشیش کە ئەمە ئەوە دەگێنێتن کە نەبەس لە کشتتوکاڵکردنە ئیبداعیان کردیە خەڵک ئەی ناوچەیە، بەڵکو لە بوار دڕستن و چینینە دروستکردنی قوماشاش ئیبداعیان کردیە و قوماشیان دروست کردیە هەم بۆ خۆیان و هەم بۆ بازرگانیش لەی ناوچەیەدا. هەروەها چەندین ئەدەوات ئاسنیانش دیتگەوە لەی گردە کە هەروەها ناویشی بەخۆیەتی کە گرد ئاسنگران یانکو ئاسنگەران کە ئەمە ئەوە دەگەێنێتن کە تیجارەت ئاسن یانکو ئاسنگەریان کردیە خەڵک ئەی گوندا
شارەزان هەریگا لە حەلالنەوەی ئاسنە و تیجارەتکردن بە ئاسنە ئەیە جێگەی دڵخۆشیە و جێگەی شانازیە بۆ هەمی خەڵک دەشت ناوکوڕە.